پێت وایە بەغدا لە ناردنی مووچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جددی بێت؟ بەڵێ پێم وایە حکوومەتی عەبادی یان بڵێ حکوومەتی ناوەند گەمەیەکی سیاسیەکە بە پاڵپشتی ئێران و ئەمریکا ئەوش بەهۆی نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانی عێراق حکوومەتی عەبادیش ناتوانێت لە ئێستادا ئەو پەیمانەی کە خۆی دا ڕۆژانە و هەموو ڕۆژێکی چوارشەمە دێتە سەر شاشە ناتوانێت ئەو بەڵێنانە جێبەجێ بکات. ئێمە زۆر هەوڵمادا لەگەڵ حکوومەتی ئیتحادی عێراق بەڵام باوەڕم بە وتەکانی حکوومەتی عێراق نییە کە بودجەما بۆ بنێرێ و موچەشما بۆ بنێرێ هیچ زۆر هەوڵ و پەیمانمەدان لەگەڵیان بەڵام سێقەمان بە قسەکانیان نەبوو هیوا ئاواتێکیشمان پێیان نەماوە. منۆکۆ هاوڵاتیەک بە بڕوای من بەغدا نیەتی ناردنی موچەی نییە لەبەرەوەی تەنها هەز دەکەم کات کوشتنە یان ئەوەتە پرۆپاگەندەی هەڵبژاردنە هەتا ئێستا نیەت پاکی خۆی نەسەلماندووە عەبادی بە ناردنی موچە یان ئەوەتە هەتا ئێستا 2000 ناردۆ بەڵام ئەو 2000 هەتا ئێستا دابەش نەکراوە بۆیە پێویستە بەغدا نیەت پاکی خۆی بسەلمێنێ بە ناردنی موچەی فەرمانبەران بۆ ئەوەی سیقە لەدەست نایە لەلایەنی کورد. هیچ کات عەبادی بەڵێنەکانی خۆی نەبردێتە سەر هیچ کاتیش باوەڕ ناکەم کە بەڵێنەکانی خۆی باتە سەر و چونکە مێژووی بووی سەلماندوونە کە ئەو هیچ کات بەڵێنەکانی بەغدا ناگەینتە سەر و هیوادارم لە داهاتوودا ئەو بەڵێنانی خۆی بگەینتە جێ و پشگیری کوردستان بکات. بەڵێ من وە کوردێک هیچ سێقەم نییە کە پارەی بنێرن لە بەغداوە ئەوە بۆ ماوەی ساڵێکە هەر قسەیە چمان نەدیت و